کان لەوێ ئامادەیە و بانگی دو یاریزانی یەکەمەکە بۆ ڕوبەڕووبوونەوەکە هەژار فەرموو بۆ بانگکردنی یاریزانەکان و با کێبڕکێکە و بەرکەوتنەکان ببینین. میوانە بەڕێزەکان بە خێراتنتانەکەین ئازیزانی و بینەرانی کورسات نیوز سڵاو لێوەش ئەمڕۆ لە شاری سلێمانی پاڵەوانێتێکی نێودەوڵەتی چیک بۆکسێن بەڕێوە دەچێت کاتەیدا پاڵەوانانی 6 وڵات بەشداری تێدا دەکەن کە پاڵەوانەکان لە بەریتانیا هەروەها پۆڵندا عێراق کوردستان مسر و ئەردەنەوە ئامادەن ئەمڕۆ بۆ ڕوبەڕووبوونەوەکان ئەمە بۆ یەکەم جارە لە شاری سلێمانی و هەروەها لە کوردستان و عێراقدا پاڵەوانێتێکی نێودەوڵەتی بەڕێوە دەچێت کە ئەویش لە هۆڵی یانەی پێشمەرگەی سلێمانی دەکرێت کە وەکو باسمان کرد چەندین پاڵەوان لە نێو ئەم پاڵەوانەتێدا بەشداری دەکەن. بەڵێ بەڕێزان ئێمە سەرەتا بۆ کێشی 54 کیلۆگرام یاخود پێشەوە یاریزانەکان بانگ بکەین پێم باشە ئەوەتان بیر بخەینەوە کە ئەم پاڵەوانێتە بە ئامادەبوونی چەندین داوەری نێودەوڵەتی بەڕێوە دەچێت کە سەرجەمیان چەندین پاڵەوانێتی نێودەوڵەتیان بەڕێوە بردو هەروەها لەوێوە داوەرانی بڵین سەرمێزی پاڵەوانێتەکە ئامادەن و لەگەڵ کاستی پزیشکیش لێرە ئامادەیەن لە ئەگەری ڕوودانی هەچ حاڵەتێکی نەخوازراودا. لێستادا ئێمە پاڵەوان یاخود یەکەم پاڵەوانێتی یەکەم ڕکابەرایی بانگ دەکەینە سەر ئێرە کەویش لە کێشی 54 کیلۆگرامدایە کە یەکەم یاریزانیان کە بانگی دەکەینە سەر مەیدانەکە یاخود بانگی دەکەینە ناو مەیدانی ڕوبەڕووبوونەوەکە لە زاویەی سوور یاخود ڕێکۆرنەرە کە ئەویش عەلی محەممەد لە کە بەشداری لە سیاریکتا کردووە و خاوەنی 25 بردنەوە و 5 زۆرادنە. ئێستاش بە عەلی محەممەد بفەرمێت بۆ لێو مەیدان. Untoppable thoughts, fucking juggernaut that'll stomp you in the verse. Obstacles I'm drawn to them when they're going hot. Some of what I done thought was the worst. No sissy, who the fuck taught you how to persevere? There ain't no situation that you ever had to respond to. بەڵێ بەڕێزان ئێستاش پاڵەوانی دووەم کە ئەویش هەش برنەوە و 3 دۆڕادنی هەیە بانگی دەکەینە نێو مەیدانی ڕوبەڕووبوونەوەکە کە ئەویش شەفیق ناسر لە ئەردەن با فەرمێت شەفیق ناسر پاڵەوانی ئەردەنی بابێتە سەر ستەیج. ئامادەبووان ئەمەی کە بینیمان ئەمە هەرێک لە پاڵەوانان شەفیق ناسر لە ئەردەن و هەروەها عەلی محەممەد لە وڵاتی عێراقەوە کە ئێستادا لە مەیدانی ڕوبەڕووبوونەوەکەن کە ئەم دوو پاڵەوانە لە کێشی 54 کیلۆگرامدا ڕوبەڕووی یەکتری دەبنەوە.
وەکو باسمان کرد علی محەممەدی عراقی خاوەنی 25 بردنەوە و هەروەها 5 شکستە لە ژیان یاریکردنی خۆیدا. هەروەها شەفیق ناسری ئەردەنیش خاوەنی 8 بردنەوە و 3 دۆڕادنە. واتە ئەمڕۆ هەرێک لە پاڵەوانان علی محەممەد لە عێراق جەنجی بەدەزێرانی 26ەم بردەوە دەکات و هەروەها شەفیق ناسریش لە ئەردەن جەنجی 9ەم بردنەوە دەکات. ئێستا من مەیدانی ڕوبەڕبوونەوەکە بەجێ دێڵم بۆ ئەوەی ڕکابەریەکانی نێوان هەردوو پاڵەوانان ببینین. فەرمونون.
پاڵەوانان کۆتاییان باشە برچەکەیەنە لە جەولەی دووەمی پاڵەوانێتەکەدا تا تێیدا کۆتایی هات پاڵەوانێتەکە لێستاشدا پاڵەوان یاخود پاڵەوانی ئەم کێشە لەلایەن داوەرەوە دەستنیشان دەکرێت. بەڵێ بەڕێزان وەک دەبینین حەکەمی نێو مەیدانی ڕکابەریەکان یاخود داوەری نێو مەیدانەکە ئەنجامی داوەرانی دەرەوە کۆ دەکاتەوە دەدرێت بە لیژنە و دواتر پاڵەوانەکە بە شێوەیەکی ئاشکرا یاخود بە شێوەیەکی ڕوون دەناسێنرێت و ئاشکرا دەکرێت. وەک دەبینین ئەمە ڕۆحێکی وەرزشی یاریزارانە کە لە دوای پاڵەوانێتەکە بەم شێوازە ئێستاش عەلی محەممەد بوو بە خاوەنی 26مین بردنەوە لە ژیانی خۆیدا. عەلی محەممەد یاریزانی وڵاتی عێراق بوو بە خاوەنی 26مین بردنەوە. پیرۆزە لە عەلی محەممەد لە عێراق و هەروەها بەختێکی باشتر بۆ شەفیق ناسر لە یاریەکانی داهاتوویدا. ئامادەبوانی خۆشەویست بینەرانی کورسات نیوز دەبینن کە لە ئێستادا خەڵاتی پاڵەوانەکان دراب کە تێیدا وەکو باسمان کرد عەلی محەممەد لە عێراق بوو بە پاڵەوانی کێشی 54 کیلۆگرام و شەفیق ناسریش نەیتوانی بردنەوە بەدەست بێنێت و لە بەرامبەر عەلی محەممەددا لە جەولەی دووەمی پاڵەوانێتەکەدا شکستیەنا و یاریەکەی کۆتایی پێێنا. بەڵێ بەڕێزان ئێستاش فەرموو بۆ دەستنیشانکردنی یاخود بۆ لای پاڵەوانەکان. بەڵێ بەڕێزان ئێستاش دابەشکردنی مەدالیاکان یاخود خەڵاتەکان دووبارە دەکرێتەوە. لێستادا میدالیای پاڵەوانبوون درا بە عەلی محەممەد پاڵەوانی کێشی 54 کیلۆگرام. دەستخۆشی بۆ هەردوولا زۆر سپاس بۆ بەرزنجر. بەڵێ بەڕێزان بینیمان کێشی 54 کیلۆگرام کۆتایی پێهات. پیرۆزە لە عەلی محەممەد و بە هیوای بەختی باشتر بۆ شەفیق ناسر. بەڵێ بەڕێزان جەولەی یاخود ڕکابەریەکانی دووەم پاڵەوانێتی دەست پێ دەکات. پێشەوەی کە بچینە لای دووەم ڕکابەری سپۆنسەری میدیایی ئەم پاڵەوانێتیان نێودەوڵەتیە کورسات نیوزە کە لە ئێستاشدا بە شێوەیەکی ڕاستەوخۆ بۆ بینەرانی کورسات نیوزی دەگوازێتەوە. بینەرانی کورسات نیوز دەتوانن ڕاستەوخۆ لە شاشەی کورسات نیوزەوە ڕکابەریەکان. بینەرانی خۆشەویست میوان عەزیزەکان ئێستاش ڕکابەری دووەم دەست پێ دەکات. ڕکابەری دووەم دەچێتە کێشی 67 کیلۆگرام کە ئەویش لە پاڵەوانان تێدێت کەویش یەکێکە لە پاڵەوانەکانی کوردستان کە لە زاویەی سوور یاخود لە ڕێد کۆرنەر محەممەد قەرەداخی لە کوردستان. پارێزاری کوردستان بەسەر بەخوێن باگیە شورای نیشتیمانەکەم شکۆی کوردستانەکەم بە ئێوە سەربەرزین لە دوژمنان ناترسین بە ئێوە سەربەرزین لە دوژمنان ناترسین لە دوژمنان ناترسین.
بەردەن سڵاو بێ لە سەنگارت لە وەرە و لە باوەڕت لە وەرە و لە باوەڕت کابەری دووەم لە نێوان محەممەد قەرەداغی لە کوردستان پێشمەرگەی وڵات باروان خۆ نەویستی کۆڵمادار پارێزاری کوردستان بەسەر بە خوێن باگیان شورای نیشتیمانەکەم شکۆی کوردستانەکەم بە ئێوە سەربەرزین لە دوژمنان ناترسین بە ئێوە سەربەرزین لە دوژمنان ناترسین لە دوژمنان ناترسین محەممەد قەرەداغی پاڵەوانی کوردستان خاوەنی 38 بردنەوەی لە ژان یاریکردنیدا و 4 جار شکستی هێناوە لە بردنەوەکانیدا 12 بردنەوەیان بە لێدانی کوشندە بووە. لە ئێستاشدا ڕکابەرەکەی محەممەد قەرەداغی بانگێشتی مەیدان دەکەین کە ئەویش ئەحمەد جەمال لە میسر. Who is Ar-Rahman? Who is Al-Mannan? La ilaha illallah, Muhammadur Rasulullah. Muhammad is the messenger, Allah is our return. La ilaha illallah, Muhammadur Rasulullah. Muhammad is the messenger, Allah is our return. La ilaha illallah, Muhammadur Rasulullah. لا إله إلا الله محمد رسول الله. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر. All praise is due to the one and only. He is the master of all creation. All praise is due to the one and only. He is the master of all... ئامادەبوانی خۆشەویست ئەم کێشە کێشی 67 کیلۆگرامە لە نێوان پاڵەوانی کوردستان محەممەد قەرەداغی ئەحمەد جەمال لە میسر. ئەمەش دووەم ڕوبەڕووبوونەوەیە لە نێوان هەردوو پاڵەوان کە محەممەد قەرەداغی لە کوردستانەوەی و ئەحمەد جەمال لە میسرە.
بەڵێ بەڕێزان ئەم یار لێنەوان محەممەد قەرەداخی و ئەحمەد جەمال لە میسر یاریەکە زۆر زۆر جوانە کاک محەممەد قەرەداخی یارێکی جوان ئەنجامەدات ئێستا کاتی ئیسراحەتە یارێکی زۆر جوان لە مەساڵحی محەممەد قەرەداخی شێوەیەکی ستایلێکی زۆر زۆر جوان یاری کرد بەڕاستی هەر وەک ناوەکەی پرۆفیشناڵ یاریەکەشیان پرۆفیشناڵ بوو جێگای شانازیە بۆ کورد و کوردستان لە ڕاستیە ئەحمەد جەمال پرۆفیشناڵێکی میسرە ئەگەر یوتوب سیرکەی چەندەها یاری ئەبینی کە چەند بەتەڵە بەڵام خۆشبەختانە کاک محەممەد زۆر زۆر بە مسەیتەری ئەم جەولەی کۆتایی پێێنا لە مەساڵحی خۆیە جەولەی دوو دەست پێ دەکات محەممەد قەرەداخی لاوکی کلێنج می محەممەد قەرەداخی کاتێک کلێنجەکە یاریچی واتە باوەشی پیاکە بۆی هەیە تەنا یەک ئەژنۆ لێبات یارێکی بەهێز لەبەرەوەی ئاستەکان لە ئاستێکی بەرزان هەردوو لە میسریش و کوردستانیش زۆر جوانە جەمال ئەحمەد زۆر جوانە کۆتایی جەولەی دووەمە ئاگادارێک کاتەوە کە ئەژنۆی زیا بەکار نێنێ واتە کاتێک کلێنچەکات باوەش پیاکات بۆی هەیە یەک زەربە لێ یارێکی زۆر بەهێز زۆر جوان
کارەکانی ئەم کێشەش لەلایەن مامۆستا ئارەزوو ئەندام پەرلەمانی عێراقەوە دابەش دەکرێت بە سەر پاڵەواناندا. بەڵێ بەڕێزان ئێستا بڕیارەکانی داوەرەکان لە لای لیژنەی داوەرانە تاوەکو بڕیار لە سەر پاڵەوانی کێشی 67 کیلۆگرام بدەن. پاڵەوانی کێشی 67 کیلۆگرام ئەحمەد جەمال لە میسر کە کۆی بردنەوەکانی بوون بە 14 بردنەوە، هەروەها محەممەد قەرەلاغی هیوای بەختێکی باشتری بۆ دەخوازین. ئێستاش داوا لە مامۆستا ئارەزوو دەکەین کە بفەرمێت بۆ دابەشکردنی خەڵاتی کێشی 67 کیلۆگرام. فەرموو پاڵەوان محەممەد قەرەلاغی، پاڵەوان ئەحمەد جەمال لە ئێستادا خەڵاتەکانیان وەردەگرن. ئێستاش خەڵاتی پلەی یەکەمی درا بە ئەحمەد جەمال لە میسر. هەروەها ئێستاش خەڵاتێکی تایبەتر دەدرێت بە محەممەد قەرەلاغی، خەڵاتی بەشداربوون کە توانیوێتی لە سیوە ژاریە ئابردوویدا برنەوە بەدەست بێنێت و تا ئێستا 4 شکستیە بووە، بەم شکستەوە بوو بە 5ەم شکست. هەروەها ئەومان بیر نەچێت کە محەممەد قەرەلاغی لە 38 برنەوەدا 12 برنەوە دیان بە لێدانی کوشتندە بووە. زۆر سپاس بۆ هەردوو پاڵەوان. بەڵێ بەڕێزان ئێستا دوو ڕکابەری بەڕێوە چوون. زۆر سپاس بۆ مامۆستا ئارەزوو ئەندام پەرلەمانی عێراق کاسا بە دابەشکردنی خەڵاتەکانی کێشی 67 کیلۆگرام. خۆشەویستان، ئامادەبوانی بەڕێز بینەرانی خۆشەویست، وەکو بینیتان لە ئێستادا دوو کێش کۆتایی پێهات کە کێشی 54 کیلۆگرام و کێشی 67 کیلۆگرام بوو. لە ئێستاشدا بۆ شیکردنەوەی هەردوو یاریەکە دەچمە لای هاوکارانم تاوەکو پاڵەوانەکانی تر ئامادە دەبن و دواتر دەگەڕێنەوە بۆ ڕکابەریەکە.
بەڵێ خۆشەویستان ئێستاش پاڵەوانێتی سێم یاخود ڕکابەری سێم دەست پێ دەکات کە ئەم ڕکابەریە هەر یەک لە یاریزانان یاخود هەر یەک لە پاڵەوانان خاوەنی ژمارەیەکی زۆری بردنەوەیە. بەڵێ خۆشەویستان ئەمەوەتان پێڕاوگەێنمەوە کە لە ئێستادا سەرجەم یاریەکان یاخود سەرجەم ڕکابەریەکان لە شاشەی کورسات نیوزەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەگوازرێتەوە بۆ بینەران. هەروەها وەک دەبینن ژمارەیەکی زۆر لە هاندەران لە نێو هۆڵی یانەی پێشمەرگەی سلێمانیدا ئامادەن بۆ بینینی ڕکابەریەکان کە بێگومان ڕکابەریەکان لە ئاسێکی بەرزدایە و لە ئاسی نێودەوڵەتیدا بەو پێی لە 6 وڵاتەوە پاڵەوانان هاتوون بەشداری لەم پاڵەوانێتێدا دەکەن کە هەر ڕکابەریەک لە 3 جەولەی 2 دقەی پێگاتووە. لە ئێستاژە بۆ ڕکابەریەکانی کێشی 50 کیلۆگرام کێشی 50 کیلۆگرام ئێمە سەرەتا لە زاویەی سوورەوە بانگی دەکەین ڕێد کۆرنەر عەبدولخالق سەبیح لە وڵاتی عێراق. عەبدولخالق سەبیح خاوەنی 47 برنەوە و 3 دۆڕاندنە. ئێستاش عەبدولخالق سەبیح با بفەرمێت بۆ نێو مەیدان. Every ounce of my blood, with every breath in my lungs, won't stop until I'm free now. However long it takes, I'll go to whatever lengths. It's gonna make me a monster though, but I'm never sane. So I'm born to be unstoppable, unpoppable thought bubbles, untoppable thoughts, fucking juggernaut that'll stomp you in the verse. Obstacles I'm drawn to them when they're going got off some of what I done fought was the worst. No sissy, who the fuck taught you how to persevere? There ain't no situation that you ever had to respond to that's adverse. Messiest thing you've ever gone through is your purse. Yeah, I don't cry like hell, and I might as well hang it up like a shell. Gotta keep wrong with it evolve, cause you can keep throwing shit at the wall, but you're gonna find that nothing's gonna stick until you apply yourself. Time to slip in that zone till I find myself inside the realm of the unknown and boldly go in the waters where nobody else has gone before or willing to go uncharted. Feeling it so calm, I'm feeling myself. I'm a giant. Sometimes I gotta remind myself that I am free. With every ounce of my blood, with every breath in my lungs, won't stop until I'm free now. However long it takes, I'll go to whatever lengths. It's gonna make me a monster though, but I'm never sane. ئەمەدەوانی خۆشەویست بینەرانی بەڕێز ئەمەی دەیبینن پاڵەوانی کێشی 50 کیلۆگرامە کە ئەویش عەبدولخالق سەبیح لە وڵاتی عێراقەوە کە بەشداری لەم پاڵەوانێتێدا دەکات. جلجلت عاليا في الأفق صيحة الأباء وانبرت تسمع البغين أنغم المساء. جلجلت عاليا في الأفق صيحة الأباء وانبرت تسمع البغين أنغم الممات.
ئەلو سەرەتای دەستپێکردنی یاریەکەیە بەڕێزان عەبدولخالق بەتەڵی ئاسیا و بەتەڵی عەرەبیشە کەریم نازناوی سکۆپین واتە دوو بشک زۆر جوانە کوا جمهور چەپڵە عەبدولخالق لەو کێک عەبدولخالق باڵای بەرزترە ئیسفادەی لە باڵا بەرزەکەی کردووە لە دوورەوە یاریەکات کەریم لێدانێکی بەهێز کەریم چۆتە سەر لاکەی تر واتە تاوس پا جوڵێ لێدانێکی بەهێز لەلایەن عەبدولخالق عەبدولخالق زۆر جوانە کۆتایی جەولەیی یەکەم بەڕێزان کەریم پرۆم جۆردەن پرۆم میسر لە میسرە و 40 ڕوبەڕوو بەنەوەی ئەنجامداوە و 35 یانیشی بە نۆک ئاوت بردوتەوە عەبدولخالقیش مەدالیای زێڕی هەیە لەسەر ئاسی ئاسیا و مەدالیای زێڕی هەیە لەسەر ئاسی عەرەب ڕاهێنەرەکانیان خاڵی لاوازی بەرامبەرەکانیان پێڵێ تاوەکو باشتر یاریەکان ئەنجام بدەن عەبدولخالق پێویستە ئیسفادە لە باڵا بەرزی خۆی بکات تاوەکو لە دوورۆ یاری بکات و لەبەرەوەی ئەوەی باڵای بەرز بێ ئەبێت مەسافەیەکی دوور یاری بکات و کەریمیش کە لە میسرا پێویستە ئیسفادە لە باڵای خۆی واتە ئەبێن بە نزیک یاری کات نابێت لە دوورەوە یاری کات چکە لە زەرێت یاریەکە دەستی پێکردەوە یاریەکی بەهێز عەبدولخالق زۆر جوانە کەریم ضربەیەک بۆ سەر لەلایەن کەریم ئاگادارێکاتەوە کەواملی نەکرێت زۆر جوان عەبدولخالق لەبەرەوەی ئاسێکی بەرزیانێ هەردووکیان ئەم یاریانە تۆزێک قورس هەڕوار کەریم وکی لێفت بۆ دەموچاو حەکەم ئاگادارکردنەوە واتە وۆڕینی یا بە کەریم کە ملی یاریچەکەی عێراقی کرد ئینزاری یەکەمی وەرگرت کە پێویست ملی مەگرێت عەبدولخالق
هەروەگە بینین عەبدولخالق ئیسفادە لە باڵایەکە و لە دوورەوە یاری دەکات جوان یاریەکی بەیەک هەروەگە بینین عەبدولخالق نایڵە زەربەکان بەریکەوێ لە بەرەوەی باڵای بەرزە و جوزو دەرەچێت لە زەربەکان کۆتایی جەولەی دووە ئۆزی پەنجاویەک پێویستە زیاتر هەوڵمان پێویستە زیاتر یاریەکە گەڕم و گوڕ بکەن زیاتر هجوم بکەن لە بەرەوەی عێراقیەکە باڵای بەرزترەوە ئیسفادەشی لەو باڵا بەرزەی کردووە لە دوور یاریەکە تا ئیستا باشتر دەرەکەوێت زەربەکانی کاریگەرترەوە قاچی زیاتر بەکارێنێت کەریم کە یاریچی میسرە تۆزێکی لاکی پیرۆزیار بوو جەولەی سێ دەست پێ دەکات عەبدولخالق بەتەڵی ئاسیا کەریم بەتەڵی میسر جەولەی سێ دەستی پێ کرد هیوادارین ئەم جەولەیە بەربەخۆ بکرێت هجوم لەلایەن کەریم عەبدولخالق زۆر شۆن جمهور تکایە تۆزە گەرمیان کەن زۆر جوان دەست بۆ بۆ دووەم جار ئاگادارێک هاتەوە ئەڵێ قاچی مەگرە هجوم عەبدولخالق زۆر جوان هیلاکی پێوە دیارە کەریم لەلایەن عەبدولخالق زۆر جوان باش عادی بووە هیلاک بووە زۆر جوان ئەم جۆلەی زۆر جوان کەریم بەرگەگرە ماینەس پۆینت واتە خاڵێکی لێشکان لە بەرەوەی دووەم جارێتی بیگرێ واتە مەستی کرد دووەم جارێتی کە بیگرێت لە بەرەوە نقطەیەکی لێشکان یارێکە دەست پێ دەکاتەوە زۆر جوانە عەبدولخالق باڵا بەرزەکەی ئیسفادەی لێکردووە لەو کێک نایڵێ زەربەکانی ئەوی بەرکەوێت زەربەکانی ئەمری کاریگەر كريم عەبدولخالق لەوکی کەریم ماندووبوونی پێوە دیارە کایە جوور تۆزە تەسعیەکەن زۆر جوانە خولانەوە کۆتایی جەولەی سێم و کۆتایی یاریەکە لە وەزنی 51دا
بەڕێزان ئێستاش پاڵەوانی ئەم خولە یاخود ئەم ڕکابەریە دەستنیشان دەکرێت کە لە ئێستادا بە دوواداچوونی بۆ دەکرێت یاخود وربینی دەکرێت و تێدا پاڵەوان دەستنیشان دەکرێت. پاڵەوانی وڵاتی عێراق عەبدولخالق سەبیح خۆی برنەوەکانی بوون بە 48 بردنەوە و توانی ببێتە پاڵەوانی کێشەی 51 کیلۆگرام. بەڕێزان ئێستاش داوا لە بەڕێز دادوەر دکتۆر ماجد دەکەین بۆ ئەوەی خەڵاتی ئەم پاڵەوانانە بدات. فەرموو بەڕێز دادوەر دکتۆر ماجد. بەڵە بەڕێزان ئێستاش خەڵاتەکە لەلایەن بەڕێز دادوەر دکتۆر ماجدەوە دابەش دەکرێت باسەر پاڵەواناندا ئەمەی دەیبینن پاڵەوان عەبدولخالق سەبیح لە عێراق کە توانی ببێتە پاڵەوانی کێشی 51 کیلۆگرام. هەروەها پاڵەوان ئەوەی کە لە بەرامبەر عەبدولخالق شکستێنە کەریم ئەحمەد کە ئەویش لە ئێستادا خەڵاتی بەشداربووانی پێدەدرێت. بەڵێ بەڕێزان وەکو بینیتان ئەم کێشەش کۆتایی پێهات کە دوو پاڵەوانی عێراق توانیان پلەی یەکەم بەدەست بێنن یاخود ببنە پاڵەوان لە کێشەکانی خۆیاندا. بەڵێ بەڕێزان ئێستاش کێشی 51 کیلۆگرام کۆتایی پێهات و کێشەکان و ڕکابەریەکان ئالۆسر و یاخود بڵێ قورستر دەبێت ڕکابەریەکان